عێراقی دیار نییە. موقتەدا سەدریش کە براوە یەکەمی هەڵبژارنەکەیە هەڕەشەی ئۆپۆزیسیۆن بوون دەکات. بە میوانداری بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەبین. دوای 3 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وادەی پێکهێنانی حکوومەت دیار نییە و موقتەدا سەدریش وەک براوەی یەکەمی هەڵبژاردنەکە هەڕەشەی ئۆپۆزیسیۆن بوون دەکات. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە سەرۆکایەتی لیستی سایرون دەکات و لە هەڵبژاردننی 12 ئایار 54 کورسی بەدەست هێناوە. لە بەیاننامەیەکدا ماوەی 15 ڕۆژ دادەنێت بۆ جێبەجێکردنی مەرجەکانی کە دیارترینیان جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن و پێگەێنانی کابینەی نوێ بە پێچەوانە دەبنە ئۆپۆزیسیۆن. I urge political leaders to listen to the voice of the people and accelerate the process of formation of a لەلایەکی ترەوە نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق داوا دەکات لە زووترین کاتدا حکوومەت پێک بێنرێت. یان کۆبیش نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە دوێنێ شەو لە نیویۆرک بەڕێوە چوو ڕایگەاند پێویستە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق کەسێکی بەهێز بێت و لایەنەکان پەلە لە پێگەێنانی حکوومەتی عێراق بکەن. داواکاری نەتەوە یەکگرتووەکان بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق لە کاتێکدایە تا ئێستا لایەنەکان نەیانتوانیوە گەورەترین کوتلە بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق پێک بێنن. لیستەکانی شیعشکە پێکاتون لە دەوڵەتی یاسا و فەتح و نەسر و سایرون و ڕەوتی حیکمە نەیانتوانیوە لە سەرکاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕێک بکەون. شیعەکان پۆستی سەرۆکوەزیران بە مافی خۆیان دەزانن و بۆ ئەو مەبەستەش ناوی چەندین کەس باز دەکرێت کە دەیانەوێت ببنە سەرۆکوەزیران. لەوانە حەیدەر عابادی و هادی عامری و تارق نەجم و فالح فەیاز. هەرچی سوونەکانی عێراقیشە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق بە مافی خۆیان دەزانن، بەڵام ئەوانیش نەیانتوانیوە لە سەر کاندیدێک ڕێک بکەون. لەلایەکی ترەوە لایەنە کوردیەکان پۆستی سەرۆکۆمار بە مافی خۆیان دەزانن، بەڵام ئەوازان پارتی و یەکێتی نێوانی لایەنەکانیان تێکدا و بەو هۆیەشەوە تا ئێستا لایەنەکان یەک پرۆژەیان نییە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق. ڕۆژی 12 ئایار هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو، بەڵام بەهۆی ئەنجامدانی تەزویر لە هەڵبژاردنەکە دوای 3 مانگ تاوەکو ئێستا دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند نەکردووە و ئاسۆی پێگەێنانی حکوومەتیش دیار نییە. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک زانە زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دوای 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردن تاکو ئێستا ئەنجامی هەڵبژاردنەکە ڕانەگەێنرا و کۆمیسیۆنی هەڵبژاردن تاکو ئێستا ئەنجامەکانی ڕانەگەیاندووە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، وەکو ئاگادارن کە هەڵبژاردنی 12/5 بەداخەوە کۆمەڵێک گرفتی گەورەی تێکەوت، گومانی گەورە لەسەری دروست بوو و زانیاری مەترسیدار لەسەر کۆمسیۆن و کەسەکانی کۆمسیۆن و شێوازەکانی کارکردنی کۆمسیۆن و دەرەنجامەکانی هەڵبژاردن پەیدا بوو. دەستگا هەستیارەکانی دەوڵەتی عێراق وەکو مخابەرات و وەکو چاودێری دارایی و وەکو دەستگای نەزاهە و وەکو ئەمنی وەتەنی وەکو داواکاری گشتی هەمویان مەترسی گەورەیان پێگەیشت بوو و زانیاری زۆر مەترسیداریان پێگەیشت بوو. حکوومەت لیژنەی سە پێکەنا پەرلەمان گرفتی چەندین کۆبوونەوەیەکی لەسەری کەواتە هەڵبژاردنەکان ئەوەندە دووربوون لە عەدالەتی و لە ڕاستیەوە لە ئەنجام داوای لێهات کە نەتواندرا ئەنجامەکانی ڕابگەیەندرێت بەبێ ئەوەی کە تانە هەڵبگرێ. ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە تا ئێستاش بە شێوەیەکی ناشەفافانە مامەڵی لەگەڵ دەکرێت و تەنانەت ئەو دادورانێکە ئێستا کۆمسیۆن بەڕێوە دەبان بە شێوەیەک کارەکان بڕێوە دەبان کە جێی گومانە و جێ ڕەزامەندی لە ئەنە سیاسیەکان نییە. بەڵێ بەس ئێستا ڕایەوەش کە بەرەز وتت بە پێیەوەی یاسایە کار نەکرا کە سەرجەم
دەنگەکان ناژمار بکرێنەوە بەڵام لەوانش کە هەژمارکردنەوە پێدوایە وەکو پێویست بەڕێوە نەچوو یاخود هەوکاری چیە کە ئایا تا ئێستاش کۆمیسیۆن ئەو هەژمارکردنەوەی تاو نەکردووە بۆچی ڕناگەێنرێ؟ لەبەرەوەی ژمارەشی ئەزگار زۆری ئەو سندوقانێکە تانیان لێدرا بوو پێویست و بژمێردرێنەوە و پرۆسەکە پرۆسەیەکی ئالۆز بوو و کۆمیسیۆن بۆ خۆی ئەنجومەنی کۆمسیاران لە هەموو شوێنەکان دەویست ئامادە بێ لە کاتی ژماردنەوە ئەم پرۆسەیەش وردبینی زۆری دەویست هەر بۆیە دواکەوتە ئەم لەحزەیە بڕیار وایە لە درەنگانێکی ئەم شەو ئەنجامەکانی هەڵبژاردن ڕابگەێندێ لەلایەن کۆمسیۆنەوە دوای تێپەڕبوونی نزیکەی 3 مانگ. بەڵێ ینی ئەم شەو بە پێی زانێنەرەکانی بەڕێز ڕادەنگیڕێ ئەنجامەکانی هیچ گۆڕانکاریێکیش دروست دەکا و ئەنجامانە بەڕێز دەڵێ ئەم شەو ڕادەگەێنرێت؟ بە پێ زانیاریەکانی من درەنگانێکی ئەم شەو کۆمسیۆن بڕیار وایە ئەنجامەکان ڕابگەێنێ دوای ڕاگەاندنی ئەنجامەکانیش ماوەی تانە لێدان بۆ ماوەی 3 ڕۆژ ئەکاتەوە لە بەردەم کاندیدەکان و کیانە سیاسیەکان دوای ئەوەش دەستەی دادوەری سەر بە کۆمسیۆن سەر بە محکەمەی تەمیز ماوەی 10 ڕۆژ تانەکان لێکۆڵنەوە لەسەر دەکات و ئەبێ بڕیاری لەسەر بدا ئەوە ئایا چ گۆڕانکارێک ڕوئەدا یا ڕوونادا بەس لەوە دەکرێت کە ڕەنگە لە هەندێک پارێزگاکانی وەکو ئەمبار کەرکووک و بەغدا گۆڕانکاری ڕووبدا بەڵام هیچ زانیارێکی ورد لە بەردەست نییە چونکە کۆمسیۆن هیچ زانیارێکی نەداوەتە کیانە سیاسەکان و نەیداوەتە کاندیدەکان هەتا بزانین ئایا ئەو ڕێژەی دەنگدانە گۆڕانی بەسەردا هاتوویان هاتووە ئەو زانیارانێکە لێرە و لەوێش باسییانەوە دەکرێت زانیاری کیانە سیاسەکانن کە ناتوان لێ پشتڕاز بکرێتەوە. بەڵێ بەڵام ئەی سەبارەت بە کوردستان ینی خۆی زۆرترین تەزویرەکە لە کوردستان بوو بۆچی زۆرتر باز لەوە دەکرێت کە لە کەرکووک و بۆ نمونە لە ئەنبار گۆڕانکاری دروست دەکەن نەتیجەی هەڵبژاردنە تا باز لە کۆمەڵێک کاندیدیش دەکرێت کە دەرنەچووە احتیمالی هەیە کە گۆڕانکاری کرابێت و دەربچێت بۆچی کوردستان ئەم گۆڕانکاری گەورەی ناگرێتەوە لە کاتێکە تەزویرەکە لێرە بوو لە هەرێمی کوردستان؟ ئەوەی من باسم کردەوە ئەو قسەیەکە لە نێو ڕاگەیەنەکان بڵاوە ئەگەنا زانیارێکی ورد لەبەردەست نییە ئەوەی کە زانیاری هەیە کە دەڵێن تەنها لە ئەمبار و لە بەغدا و لە کەرکووک و لە دەرەوە ڕەنگە گۆڕانکارێکی نەوعی بەسەر ئەنجامەکاندا بێ بەڵام لە سلێمانی و لە هەولێر و لە سڵاحەدین و لە مووسڵ گۆڕانکاریەکان ڕەنگە بچووک بن کاریگەریان نەبێت لەسەر جێ گۆڕچە پێکردی کاندیدەکان سەرکەوتەکان یان ژمارە کورسیەکان بگۆڕێ ئەمانە ئەم زانیارانە هیچی ناتوان پشتڕاز بکرێنەوە تا ئەنجامەکان ڕانەگەێنرێ بە فەرمی ئەوەش هەمووی لە ئەنجامی چیە لە ئەنجامی نەبوونی شەفافیەتە لە کاری کۆمسیۆن کە بەداخەوە دەبوایە کاتێککە پارێزگای سلێمانی بۆرمونە تەواو دەکرد بەیاننامەیەکی وردی بڵاو کردبایەوە دڵنیاییدا بە هەموو لایە کە ژمارە کورسیا ئەو سندوقانە چی بوون کە ژمێردرانەوە و بەراوردی بکە لەگەر بە ژمارەکانی پێشوو و ڕای بگەێنێت کە ئەم پارێزگای ئەنجامەکەی بەم شێوێ بوو بەڵام نەدرکاندنی ئەنجامەکان خۆی لە خۆی دەگومانێکی زۆر دروست دەکات لەسەر ئەم کۆمسیۆنە کە بۆچی دەیانەوێت هەر چۆنێک بێ ئەو ئەنجامانە تێپەڕێنن و مل بە ڕاستی نەدەن چونکە ئەگەر هاتوو ئەو گۆڕانکاریەی کە پێویستە بکرێت ئەنجامەکان لە بەهۆی تەزویرەوە لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک لە بەغا بێگومان ئەنجامەکان ئەوەندە سەراو ژوور ئەبنەوە کە هیچ مانایەک بۆ هەڵبژاردن ناهێڵنەوە بۆیە هەست دەکەن ئیرادەیەکی سیاسی هەیە بۆی هەر چۆنێک بێ ئەنجامەکانی هەڵبژاردنە تەزویرەکە تێپەڕێندرێ ئەمەش بەڕاستی کارێک دروست دەکات لە عێراق کە قامژیری بە دوای خۆیدا ناهێنێ حکوومەتێکی لەرزۆک بە دوای خۆیدا دێنێ چکەم پەرلەمانێک کە بۆ خۆی جێ متمانە نەبێت و تۆمەتبار بێت کە بە تەزویر پێکهێنراوە ڕێزی نابێت لە لای میلەت و خۆی ناگرێ و ناتوانێت کێشەکانی وڵات چارەسەر بکە. باشە بەزە و ئیرادە سیاسی کە بەڕێز باسی دەکەی بۆی کە ئەم نەتیجە تەزویرە پەسەند بکرێ و بچێتە پێشەوە تەنها ئیرادەیەکی ناوخۆیە یاخود ئیرادەیەکی هەرێمایەتی و نێودوڵەتیشی لە پشت ئەم ئیرادەیە؟ ئێمە هەز دەکەین ئیرادێکی نێودەوڵەتیش هەیە بەیاننامەکەی بانکۆڤیچ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق سەبارەت بە پرۆسەی ژماردنەوەی دەستی و زوو ڕاگەاندنی ئەنجامەکان ئەوەی لێ خوێندراوە کە ئەوان کێشیان لەوەدانیەداخوا تەزویر کراوە یان نەکراوە ئەوان پەلەیانە لە ڕاگەاندنی ئەنجامەکان
ئەو چێ شێوانییە کە چێ غەدری لێکراوە چێ غەدری لێ نەکراوە چێ کورسی زیادی کردو چێ کەمی کردووە ئەوان دەیانوێت پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەت ئەمە وەکو نەتەوەی گرتوەکان کە بێگومان کاریگەری زۆری ئەمریکایان لەسرە کاریگەری وڵاتە زرێزەکانیان لەسرە وڵاتی گرتوەکان ئەمریکاش نەی شاردەوەتەوە هەر لە یەکەم ڕۆژەوە کە لەگەڵ ئەنجامەکانی هەڵبژاردندایە و نوێنەری سەرۆکی ئەمریکا سەردان لایەنەکانی کرد و هانی داون کە زوو بگەنە ڕێکەوتن و زوو ئەنجامەکان تێپەڕێنن کەواتە بەرژۆندیە نێودەوڵەتیەکانیش و پێدەچێت ئەم ئیرادێ لەلای ئەوانی شەبێ بۆ ئەوەی دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردن نەکەن و چکەوان دەزان ئەگەر بە ڕاستەقینە مامەڵە لەگەر ئەنجامەکانی هەڵبژاردن بکەن ئەوە بەشێکی زۆر لەو حیزبە گەورانەیە کە ئەمڕۆ خۆیان بە براوەی هەڵبژاردن دادەنێن ڕووی ڕاستەقینیان دەرئەکەوێ و دەزانێت کە پێگەیان بای چەند بووە ئەمەش بارودۆخەکە ڕەنگە بەرەو شلەژاوی زیاتر ببا. بەڵێ بەس وەکوەوەی کە بەرزوت دەگەر بۆ نمونە ئەمڕۆ کۆمیسیۆن ئەم شەو نەتیجەکان ڕابگەێنێت کەی دادگای فیدراڵی ئەنجامەکان پەسەند دەکات و ئەم ئەنجامە کە لایەنەکان تێبینیان لەسەرێ دەبێت بە ئەنجامی فەرمی کەی دەبێت بە ئەنجامێکی فەرمی وادە دەستوریەکان باس لەوە دەکەن کە لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان ماوەی 3 ڕۆژ ئەدرێتە کیانە سیاسەکان بۆ تانە لێدان پاشان وەڵامی ئەم تانانە دەبێت لە ماوەی 10 ڕۆژ بدرێتەوە ڕەنگە کەمتر لەم 10 ڕۆژە بخانێ و هەر حاڵێک نابێت لە 10 ڕۆژ تێپەڕێ وەڵامی تانەکان ئەمە 13 ڕۆژ دوای ئەوە کۆمسیۆن ناوەکان ئاراستی ئەنجومەن دەکات بۆ پەسەندکردن دادگای باڵای فیدرالی دەکات بۆ پەسەندکردنی دادگای باڵای فیدرالیش ڕەنگە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا 3 ڕۆژ 4 ڕۆژ ناوەکان پەسەند بکات بەم شێوەیە وادەکە بەرەو نزیکەی 17 ڕۆژ ئەڕوا دوایەوە کە ناوەکان پەسەندکران ئەو جا سەرۆکی کۆمار ئەبێ لە ماوەی 15 ڕۆژ بانگەشە بکە بۆ یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان سەرۆکی کۆمار دەبێت داوا بکە پەرلەمان کۆبێتەوە جا ئایا ڕۆژی دوای پەسەندکردنی ئەنجامەکان داواکە یان چەند ڕۆژێک دوای ئەوە داواکە ئەو ئەگەڕێتەوە بۆ سەرۆکی کۆمار تر ئەمە ئەم مدە زەمەنیانە ئەم مدە دەستوریانە وای لێ خوێنرێتەوە کە ئەم پرۆسێ نزیکی مانگێک دەخانێ بەڵێ ینی وا پێشبین دەکرێت یەکەم کۆبوونەوەی پەرلەمان لە سەرەتای مانگینەوە بێت بە پێی پێشبینیەکانیەوە من پێشبین دەکەم لە نێوان 1 تا 15 کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان ئەنجام بدرێ ئەگەر هات هیچ پێشهاتێکی تر ڕووی نەدا لە عێراق بەڵێ ئەی سەبارەت بە مەسەلەی پێکهێنانی کوتلەی زۆرینە ئێستاگەر هیچ لایەنێک نەیتوانێت کوتلەی زۆرینە پێک بێنێت لە ڕووی ژماری پەرلەمانتارەوە هەر لایەک بێ حکوومەت پێک بێنێت پێویستی بە کوتلەکە دەبێت ژمارەیان چەند بێت لە ناو پەرلەمان ئەو کوتلە زۆرینەی کە دەستور باسی لێوە دەکا و حەقی ئەوەی هەیە کاندید هەبێ بۆ سەرۆکی وەزیران کاتی خۆی لە نێوان عەلاوی و نووری مارەچی کێشەی لەسەر دروست بوو بەڵام محکەمەی ئیتیحادی تەفسیرێکی مادە دەستورێکی کرد بە شێوەیەک کۆمەڵێک کوتلەی پەرلەمانی لە ناو پەرلەمان یەک دەگرن و گەورەترین کوتلە پێک دێنن ئەم کوتلەیە پێوترێت گەورەترین کوتلە هەتا ئێستا ئەمە پێک نهاتووە گفتوگۆکان بەردەوامن هێزە گەورە شیعەکان دابەش بوونە بەسەر 3 گروپێک لە دەوری دەوڵەتی قانون کۆبۆتەوە کە مالیشی سەرۆکاتی دەکا و گروپێک لە دەوری سائیرون کۆبۆتەوە کە حکمەش لەگەڵیانە سەبارەت بە هاوپەیمانی نەسر ئەوان لەو نێوە ڕاستە ماونەتەوە تا ئێستا ڕێک نەکەوتونە نە لەگەڵ سائیرون نە لەگەڵ دەوڵەتی قانون بەڵکو چاوەڕوانی ئەوەیە کە کامیان ئامادەی تێدا پشتیوانی عەبادی بکاتەوە بە ویلایەتێکی دوام ئەوجا لەگەڵ ئەواندا ڕێک بکەوێ بەم شێوەیە کوتلەی گەورە دروستبوونیش لە ناو پەرلەمان شتێکی ئاسان نییە بە قۆناغی یەکەمدا هێزە سونیەکانیش لە نێوان خۆیاندا پەرتەوازەنە بەڵام لە چەند گروپێک کۆبوونەتەوە هەرێکی لە گروپانە دابەژوە بەسەر لایەنەکان هێزە سونیەکان زۆر لەلایەن گرنگ نییە کە چێ حکوومەت وەرئەگرێ ئەوەی لەلای ئەوان گرنگە هەر کوتلەیەک نزیک بێت لە وەرگرتنی حکوومەت ئەوان دەچن لە گەری ڕێک دەکەون بۆ وەرگرتنی پۆست و بەشەکانی خۆیان بەڵێ بەس وەکو ژمارەی پەرلەمانتار ینی ئەو کوتلەی کە پێویستی بە پێکهێنانی حکوومەتە کە ناوی دەنێن کوتلەی زۆرینە پێویستی بە چەند پەرلەمانتارە بۆ نمونە 329 کورسی پەرلەمان دەبێت چەند پەرلەمانتاریە بێ لە ناو پەرلەمانە پێویستی بە چەندە
زۆرینەواتە نیوە زائید یەک 165 ئەندامی پەرلەمان باڵ پێیانە گوترێت کوتلەی زۆرینە باڵ ئەگەر ئەم کوتلەیە پێک هات لە نێو پەرلەمان و ڕایگەیان کە زۆرینەی ئەندام پەرلەمانەکان پشتیوان لێ دەکەن ئەم کوتلەیە ڕادەست پێدرێ بە دەستنیشانکردنی سەرۆشی وەزیران. باڵ بەس پێکێنانی کوتلەی زۆرینە کە ئێستا هێزەکان هیچیان نەتوانیوە بۆ نمونە کوتلەی زۆرینە 60 کورسی نەهێناوە بڵێن ئەوەی کە براوە یەکەمی هەڵبژاردنە قورسە پێ دوایە پێکێنانی کوتلەی زۆرینە هەر بۆ ڕاستکردنەوە کوتلەی زۆرینە بریتە لەو کوتلەیە کە بە بەراورد لەگە کوتلەکانی تر ژمارە کورسەکانی لە هەمووان زیاترە مەرزیە بگاتە 165 کەس بەڵکو ئەگەر ئەوان توانیان 120 کەس کۆکەنەوە هیچ کوتلێشی تر نەیتوانی 120 کەس کۆکاتەوە ئەو ئەم کوتلێ ئەبێتە گەورەترین کوتلە کە مافی ئەوەی هەیە سەرۆشی وەزیران دەست نیشان بکە. بەڵێ بەس ئەوەی کە بەڕێز چاودێری دۆخەکە دەکەی ئێستا هیچ هەوڵێک لە ئارادەیە بۆ کوتلەی زۆرینە یاخود پێشبینی دەکەی کوتلە زۆرینەیە لە کێ پێک بێت دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان و پەسەندکردنی لەلایەن دادگای فیدراڵیەوە؟ ئەوانەی هەوڵی پێکهێنانی کوتلەی زۆرینە دەدەن نە کوردە و نە سوننەیە بەڵکو حیزبە شیعەکارن کە هەوڵ ئەدەن کوتلەی زۆرینە پێک بێنن. ئێستا کوتلە شیعەکارین شۆک و باسم لێو کردا بەش بوونە بەسەر دوو گروپێک کە مالکی سەرپەرشتی دەکات و فەتحیش لەگەڵیانە گروپێکیش کە سائرونی حکمەیە بەیەکەوێ لەگەڵ کۆمەڵێک لایانی دیکە لەگەڵیاندایە. ئەمە دوو گروپی سەرچین کە هەر یەک لەوانە هەوڵەدا زۆرترین حزب لە دەوری خۆی کۆکاتەوە و بۆ ئیژماری پەرلەمانتارەکانی بیتە زۆرتر لە لایانی بەرامبەر. بەڵام تا ئێستاکە هەردووچیان لە چێبڕچێدانان یەک لایەوان نیانتوانیوە ئەو ژمارەیە تۆمار بکە کە پێویست پێ هەیە پێ ئەچێت ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر ڕاگەیاندرا ئەم شەو هەوڵەکانی پێکهێنانی گەورەترین کوتلە سەریعتر ببن لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم کوتلەیە ڕابگەندرێ و لە دایک ببێ. بەڵێ ئەی سەبارەت بە کاندیدی سەرۆکوەزیران بۆچی هەموو جارێک ئەم کاندیدە بۆ شیعەکان دەبێت لە 2003ەوە شیعەکان کاندیدی سەرۆکوەزیران لەناو خۆیاندا دیاری دەکەن ئایا لایەنەکانی تر مافیان نییە کە ببن بە کاندید یاخود ببن بە سەرۆکوەزیران؟ هیچ ڕێگریەکی دەستوری لەوەدانە کە پۆستی سەرۆکوەزیران بۆ کورد بێ یان بۆ سونە بێ یا بۆ شیع بێ و هەروە سەرۆک کۆمار و هەروە سەرۆکی پەرلەمانیش. بەڵام ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە لە 2003ەوە کراوە بۆتە زۆرێک لە عورفی سیاسی کە سەرۆکی کۆمار بۆ پێکهاتێک کورد بێ سەرۆکی وەزیران بۆ پێکهاتەی شیع بێ و سەرۆکی پەرلەمان بۆ پێکهاتەی سونە بێ. هیچ دەقێکی یاسایی و دەستوریمان نییە لایەنەکان بەمە ناچار بکە. بەڵام ئەتوانین بڵێن ڕێکەوتنێکی سیاسیە بووی تا عورفێکی سیاسی لە عێراقدا کە بەم شێوە پۆستەکان لە نێو خۆیان دابش بگرێ. بەڵێ بەزۆک و کاندیدی شیعەکان ئەوانەی کە ئێستا بە بۆچوونیەوە چانسیان هەیە ببن بە سەرۆکوەزیران کێن یاخود ئەوانەی کە ئێستا ناویان هەیە و لە چ بڵێن لیستێکن کە ئێستا ناویان هەیە لە ناو شیعە ئەگەری هەیە کە ببێ بە سەرۆکوەزیران؟ تەبەن حەیدەر عەبادی بە شێوەیەکی فەرمی کاندیدی هاوپەیمانی نەسرە هیچ کەسێکیان کاندید نەکردووە. لە هاوپەیمانی فەتح و دەوڵەتی قانونیش باس لە هادی عامری دەکرا بەڵام هادی عامری پێچێت بەشی کەم بێ بۆ خۆ کاندیدکردن و بکشێتەوە و هەروە فالح الفەیاض ئەویش یەکێکە لەو ناوانەیە کە باسیەوە دەکرێت بەڵام بەهێزترینیان تارخ نەجمە کە ئەویش هەر لە دەوڵەتی یاسان نزیکە ئەمەیان یەکێکە لەو ناوانەیە کە پێشنیار کراوە بۆی ئەم پۆستە وەربگرێ. بەڵێ بەس کەوتت بەهێزتریانە کاری چی وە پێشترە و تارخ نەجمە کە ئێستا ناوی هەیە بۆ ئەوەی کە ببێ بە سەرۆکوەزیران؟ تارخ نەجم کەسێکی قبول کراوە لەلایەن ڕۆژ ئاواشەوە چونکە لەگەڵ هێزەکانی ئەمریکا هاتەوە عێراق و کەسێکە نزیکە لە دەوڵەتی قانون ڕاستە بەڵام پابەندی بە دەوڵەتی ئێرانەوە کەمترە و تا زیاتر پابەندی بە ڕۆژ ئاوە هەیە. پاشانیش وەکو هادی عامری و وەکو حەیدەر عەبادی وەکو نووری مالکی
ناوی نەزڕێنراوە تۆمەتبار نەکراوە کەم تەرخەمی یا بە گەندەڵی یان بە دەستەبوون لە کاری میلیشیایی بۆیە پێچێ ئەو بەشی زیاتر بێت و ئەگەری زیاتر بێت کە پۆستەکەی پێ بسپێدرێ. بەڵێ ئەی سەبارەت بە مقتدا سەدر کەمڕۆژ بەیاننامەیەک نووسنگەکەی بڵاوی کردبەوە کە هەڕەشەی ئۆپۆزیسیۆن بوون دەکا مقتدا سەدر پێت وایە ئەگەرێکی بێزە کە بوێت بە ئۆپۆزیسیۆن یاخود لیستی سائیرون کە 54 کورسیە ناوە کە خۆیان بە براوی یەکەم دەزانن هیچ کاندیدێکی دیاریکراویان هەیە بۆ نەوە بۆ پۆستی سەرۆک وەزیرە؟ سایرون تا ئێستا دەڵێن سەرۆکی وەزیران پێویستە لە حیزبی داعوا نەبێ هەر بۆیەش عەبادیان قبول نییە ئەوان دەڵێن حیزبی داعوا لە عێراق بەرپرسی نەهامەتەکانی عێراق بووە پێویستە چیتر سەرۆکی وەزیران لەوان نەبێ. سایرون ئەو هێزەیە کە ئەتوانێت شەقام بزوڵێنێ و ئەتوانێت حکوومەت پەک بخات و حکوومەت بخات بۆیە لایەنە عێراقیەکانیش گەیشتونەتە ئەو قەناعەتەی ئەگەر سایرون لە نێو حکوومەتدا نەبێ ئەم حکوومەتە سەرکەوتو نابێ و کێشەی بۆ دروست دەبێ. ئەمەش بۆتە خاڵێکی زەوهەری لایەن سەدرەکانەوە کە ئیستیغلالی ئەم خاڵەکەن بە شێوەیەک ئەزان حکوومەت بە بێوان پێک هاتن زەحمەتە بۆیە ئەوانیش داواکاری گەورە و قرس دەکەن. ئەمڕۆ کە بەڕێز موقتەدا هەڕەشەی ئەوەی کردیە کە ئەبێتە معارەزەی سیاسی و جەماوەری واتە ئەتوانێت شەقام بزوڵێنێ و ئەتوانێت کێشە بۆ حکوومەتە دروستکە. بەڵێ ینی پێ دوای ئەم هەڕەشەیە بۆچیە ینی یاخود ئەوان کاندیدێکی دیاریکراویان هەیە وەک خۆیان کە هەڕەشەی جوڵانی شەقامیش دەکەن تا ئێستا وەکو سائیرون کەسێکیان پێشکەش کردووە کە کاندیدی ئەوان بێت؟ بە فەرمی تا ئێستا کەسیان پێشکەش نەکردو ناوی کەسیان نەهێناوە بەڵام بێگومان بە ئەوانیش کەسێکیان لە بەرنامەدا هەیە و ئەو شەڕا بە بەلاشی ناکەن ئەوان هەوڵی جددی ئەدەن بۆ ئێزارشکە نوێنەرێکی حیزبی داعوا نەبێتەوە سەرۆک وەزیرانی عێراق هەوڵ دەدەن کەسێک لە خۆیان نزیگوێ بیکەنەوە سەرۆک وەزیران بۆی ئەجێنداکانی ئەوان جێبەجێ بکە. بەڵام سەبارەت بە مەرجەکانی مقتدا سەدر کە پێشتر کۆمەڵێک مەرجی دانابوو بۆ سەرۆک وەزیران کەسێکی بێلایەن بێ خاوەنی دوو ڕەگەزنامە نەبێت لە دەرەوەی پەرلەمان بێت ئەم مەرجانە پێ دوایە قورس نین ئەنی لایەنەکان ئەو مەرجانە جێبەجێ دەکەن کەوان ئەو مەرجانە هەیەبوو بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران؟ خۆی مەرزەکان قورس نین بەڵام ئەو کەسایەتیانێکی ئێستا لە وازی هەدانەوەکو حەیدەرعەبادی و هادی عامری ئەوانە مەرزەکانیان تێدا بەدی ناکرێ بۆیە ئەوەکو ئاماژەیەک خوێندرایەوە کە بەڕێز مقتەدا سەدر نایەوێت ئەو دمو چاوانە جارێککە لە پێشەوەی قیادەی عێراقا بن ناهێرێت جارشی دیکە ئەمانەوە سەرۆکی وەزیران و پلێشی تریش بن بێگومان ئەمە ڕغبەتێکی میلیشی لەگەڵدایە خەڵکیش هەمان داواکاری و هەمان ڕغبەتی هەیە. بەڵێ بەس ئەی سەبارەت بە ئۆپۆزیسیۆن بوون ینی لایەنەکان پێ دوایە بەجددی لەم هەڕەشەی مقتدا سەدر دەترسن کە ئەمڕۆ هەڕەشەیەوەی کردووە ببێت بە ئۆپۆزیسیۆن ئەگەر ببێت بە ئۆپۆزیسیۆن چی دەکات تەنیا خۆ پیشاندان دەکە یاخود چی دەکات چ گرفتێک دروست دەکات بۆ لایەنەکان؟ بێگومان مەترسی زۆریان لەوەی هەیە کە سایرون ببێتە ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دەبێت دەنجی شەقامی لەگەڵدا ڕەشوڕوتی لەگەڵدایە و ئەتوانێت دام و دەستگاکانی دەوڵەت دابخە پەچی بخە و کەس ناتوانێت شەڕی لەگەڵ بکە بەم شێوەیە بۆیە نەبوونی سایرون لە نێو حکوومەت ئەم حکوومەتە بە حکوومەتێکی لە زۆر لە قەرامەدرێ و ڕەنگە لە هەر لەحزەیەک تووشی کێشە بێت و ئەو حکوومەتە ناوچێت. بەڵێ بەس ئاراستەکان هەر بەو ئاراستەیە ڕوون کە پێ دوای ئەوان ببن بە ئۆپۆزیسیۆن وەکو مقتدا سەدر ببێت بە ئۆپۆزیسیۆن؟ نەخێر چونکە ئەمەوەکو گوتن زیانی زۆر دەبێت لەسەر دەوڵەتی عێراق ئەوان ناچارن جێگای مقتدا سەدر و حیزبەکەی بکەنەوە لە نێو حکوومەت چونکە گەر لە دەرەوەی حکوومەت بە کێشیان بۆ دروست دەکا هەوڵ ئەدەن لەگەڵ خۆی ڕێکخەن بەڵام دەستکەوتێکی کەمی پێ بدەن بۆ ئەوەی چاوی لە دەستکەوتی زۆر نەبێ. بەڵ ئەی سەبارەت بە وڵاتانی ناوچەکە بە تایبەتیەوەی کە باز لە ڕۆڵی ئێران و ئەمریکا دەکرێت لە سەر مەسەلەی دیاریکردنی سەرۆک وەزیران بە دیاریکراوی ئێستا منافەسەکە چۆنە ینی ئێستا لەسەر کاندیدی سەرۆک وەزیران یاخود ئەمریکیەکان یاخود ئێرانیەکان ڤیتۆیان هەیە لەسەر ئەو کەسانێکی ئێستا ناویان دێ بۆ پۆستی سەرۆک وەزیرە؟
بەپێی زانیاریەکانی ئێمە ئەمریکیەکان ئێستا دەڵێن ئەو کەسێ ئەبێتە سەرۆکی وەزیرانی عێراق پێویستە تەوافقی واتانی لەسەری هەبێ زۆربەی لایەنەکان پێی ڕازی بن پێویستە کەسێکی تائیفی نەبێ و پێویستە کەسێک بێ بتوانێت لەگەڵ ڕۆژ ئەوە مامەڵە بکە ئەم ماسەفەتانەش هەمووی لە حەیدەرئەبادی هەیە تا ئەندازەیەکی زۆر جگە لە تەوافقی نیشتیمانی جاران ئەمریکیەکان داکۆچی زۆریان لە حەیدەرئەبادی دەکرد ئێستا زۆر باس ناوی ئەو ناینن بەڵام مەرجەکان باس لێوە دەکەن هەر کەسێک ئەو مەرجانەی تێدا بێ ئەوە دەتوانرێت ببێتە سەرۆکی وەزیرانی عێراق وڵاتێکی تری وەکو ئێرانیش ئەویش بەرژەوەندی لەوەیدا کە حکوومەتی عێراق وەکو جاران لەدەست هاوپەیمانی شیعەکان بێ بۆی ئەو هەوڵ ئەدا نێوماڵی شیعە ڕێک خاتەوە یەکڕێزی دروست کاتەوە بۆەوەی بتوان بە هەمویان ڕێککەون لەسەر کاندیدێک لە کاندیدەکان ئەمە شتا ئێستا کە بەرەنجامەکە دیار نییە ڕەنگە سەرکەوتوو بێ و ڕەنگە سەرکەوتوش نەبێ بەڵێ ئەی سەبارەت بە مەرجعەتی باڵای شیعەکان عەلی سیستانی هیچ ڕۆڵێکی دەبێ لەسەر دیارکردنی کاندیدی سەرۆک وەزیران یاخودە و مەرجەکانی چییە چونکە زۆر جار باز دەکرێت کە قسەکانی بەیاننامەکانی هاوشێوەی یاسا و دەستوری لە عێراق جێبەجێ دەکرێت بەڵێ مەرجعیەت لە عێراقدا کاریگەری زۆری هەیە لەسەر ڕەوشی سیاسی لەسەر سیاستەکانی حکوومەت لەسەر بڕیارەکانی حکوومەت و زۆر زار ئەو خوتبانێک کە مەرجعیە دەیخوێنێتەوە لە سەرۆکی حکوومەتەوە بە حرفی جێبەجێ دەکرێت یان هەرزوو ئەبێ دەستخۆشی بکات و پیرۆزبایی بنێرێت لەم هەنگاوە جددیە بەڵام ئایا تا چەند ئەمە جێبەجێ دەکرێت لەسەر ئەرزی واقع ئەمە شتێکی ترە زۆربەی حیزبە شیعەکان پابندن بە ڕێنمایەکانی مەرجعیە و هەر کارێک دەکەن و بەیاننامەیەک دەکەن و داوایەک دەکەن بیانوی ئەوە دێنەوە کە مەرجعیە باسی کردێ و مەرجعە داوای کردێ و مەرجعی بەو شێوێ ڕازی ئەبێ و هێدی ئەیانەوێت دەوڵەتی عێراق بکەوێتە ژێر دەستی مەرجعیە چی پێ باش و ئەوە بەڕێکرێت چی پێ باش نەبوو ئەوە بەڕێ نەکرێ لە هەموو بوارەکانی پەیوەند بە ڕاگەاندن و بە هەڵبژاردن بەڵێ بەزە و پشتیوانی کاندیدێکی دیاری کراو ناکات بۆ پۆستی سەرۆک وەزیران تا ئێستا کە ئەوان تەنها مەرجەکانی کاندیدبوونەکان ڕادەگەێنن شخصێکی دیاریکراویان دیاری نەکردووەکەەوە کاندیدی ئێمەیە ئەوان مەرجەکانیشیان نزیکە لە مەرجەکانی جیهان کا پێویستە کەسێک بێ بە تەوافق دیاری بکرێت کەسێکی نیشتیمان پەروەر بێ کەسێک بێت لە مێژووی خۆی لە کەدار نەبێت بە پەیوەندی لەگەر بێگانە مێژوێکی جوانی هەبێتن بۆ ئەوەی ئەو کەسە لەلایەن ئەمریکاوە پشتیوانی لێ بکرێ بەڵێ سوپاس دەکەین کاکزانە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37 فانسینێت.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکزانە سەبارەت بە ناوماڵی شیعەکان هۆکاری چیە کە ئەم جارە پێشتر هاوپەیمانی نیشتیمانی پێکدا لە ناوماڵی شیعە ئەم جارە ناتوان ناوپەیمانی پێک بێنن دابەش بوون بەسەر زیاتر لە 5 لیست کە ژمارەیەکی زۆر کورسیان بەرەستێناوە. هۆکاری ئەوان چیە کە بۆ نمونە ئێستا ناوماڵی کوردی ڕێک ناخرێ پەیوەندی بە تەزویرەوە، بەڵام ئەوان لەسەر چی ناکۆکیانەیە کە ناتوانن هاوپەیمانە تێک پێک بێنن و کاندیدێکی لەسەر کاندید ڕێک بکەون؟ بەڵێ هۆکاری سەرەکی ئەوەیە کەوان بەر لە هەڵبژاردن بە 5 لیست بەشداری هەڵبژاردنەکانیان کرد. ئەگەر توانی باەن بەر لە هەڵبژاردن بە لیستێکی هاوپەیمانی بەشداری بکەن ئێستا ئاسانتر دەیانتوانی ڕێکەون. ئەمە یەک. دووەمیش ئێستا ململانەکان نێو شیعەش ئەوان ئەو باڵێکە لە ئێرانەوە نزیکە، ئەو باڵێکە لە ئێرانەوە نزیک نییە، کاریگەری خۆی هەیە لەسەر ئەم دابەشبوونا. وەکو گوتم شیعەکان بەو 5 لیستە دابەشی دوو گروپی سەرەکی بوونە، گروپێک لە دەوری نوری مالچ کۆبۆتەوە، گروپێک لە دەوری مقتەدا سەدر کۆبۆتەوە. ئەو گروپە لە دەوری مقتەدا سەدر کۆبۆتەوە بە حساب دوورترە لە کۆماری ئیسلامی ئێران، گروپەکەیتر نزیکترە لە ئەوان. ئەمە یەکێکە لە هۆکارەکانە کە ئێستا بە زەحمەت دەتوانن. بۆیە بە نسبەتی ئێرانیەکان ئێستا زۆر لەلایەن گرنگە حکوومەتەکە وەکو جاری پێشوو حکوومەتێکی شەراکە بێ، حکوومەتێکی محاسەسە بێ، هەموو شیعە ناوماڵی خۆیان ڕێکخەنەوە و ئیتفاقکەن لەسەر سەرۆک وەزیرانێک. بەڵام ئەوەی ئێمە زانیوانە ئەمریکیەکان بەرنامەیەکی تریان هەیە، ئەوان لەگەڵ ئەوەدان کە زۆرینەیەکی نیشتیمانی دروست بکرێ، واتە ئۆپۆزیسیۆن هەبێ و حکوومەتی زۆرینە هەبێ، بەڵام زۆرینە شیعە نەبێ، بەڵکو زۆرینەیەکی نیشتیمانی بێ بە شیعە و سوننە و کوردەوە بە هەمووان حکوومەتێکی زۆرینە پێک بێنن. واتە مەرز نییە هەموو حیزبەکان لە حکوومەت بەشدار بن، ڕەنگە هەندێکیان لە پەرلەمانمانێکیان لە حکوومەت بن، بەڵام مەرجە حکوومەت هەموو پێکاتەکانی عێراقی تێدا بێ لە کورد و شیعە و سوننە. بەڵ زۆر باش. ئەی سەبارەت بە ناوماڵی سونەکان کە وابرێر ئەوان هەموو جارێ بڵین پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراقیان وەرگرتووە، ئەم جارش پێدوایە پێیان دەدرێتەوە یاخود هۆکاری چێکە ئەوانیش تاکوێستە لە سەریەک کاندید ڕێک ناکەون بۆ ئەو پۆستە؟ بەڵێ پۆستی سەرۆکی پەرلەمان تا ئێستاکە بۆ سوننە دانراوە و هیچ لایەنێکی نەکوردی و نەشیعی داوای نەکردی ئەو پۆستا بۆ ئەوان بێ. ئەوانیش لە بینی خۆیان چەند گروپێکن، چەند پێکهاتەیەکە هەندێکیان دەوری ئوسامە نوجەیفی و خەمیس الخەنجەر کۆبوونەتەوە، هەندێکیان کەربولیەکانیان پێدەگوترێتن جەماعەتی قەرار لەلاشی ترن و اتحاد القواشیان هەیە، ئەوانش کۆمەڵێکی ترن. بەڕاستی سوننەکان کێشێکی زۆریان نییە لەسەر ئەوەی کام گروپی شیعە حکوومەت پێک دێنێ، ئەوان کێشیان لەگەڵ ئەوەیە بۆ خۆیان دەستکەوتەکانی خۆیان مەکسەوەکانی خۆیان لە نێو حکوومەت وەربگرن، بزان چەند پۆستی وەزارەتیان بەرەکەوێت، چەند پۆستی سیادیان بەرەکەوێ، ئەوە لە لای ئەوان گرنگە، زۆر لە لایوان گرنگ نییە. بەس سەبارەت بە سەرۆکی پەرلەمان ئەی چۆن یەکلا دەکرێتەوە کە ئێستاوانیش ناتوان بۆ نمونە هاوپەیمانێتێک پێک بێنن وەکو سونەکان، چۆن لەسەر سەرۆکی پەرلەمان ڕێک دەکەون، یاخود ئێستا کێ چانسیەیە کە ببێ بە سەرۆکی داهاتووی پەرلەمانی عێراق لە ناو سونەکان؟ بەڵێ لە کۆتاییدا لە نێو خۆیان یان ڕێک دەکەون یا دوو کاندید دێتە ناو پەرلەمان و یەکەشیان یەکلا بێتەوە، بەڵام ئەو کەسانێکی ئێستا ناویان دەهێنرێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ نمونە بەڕێز محەممەد حەلبووسی کە ئێستا پارێزگاری ئەمبارە، ئەو یەکێک لەوانێک کە ناوی دێت بۆ سەرۆشی داهاتوی پەرلەمان کە ئەمەش لە ڕاستیدا شتێکی سەیر و ناگونجاوە، چونکە بەڕێزیان ئەم کەسایەتیە بەهێزەی نییە سەرۆکایەتی پەرلەمان بگرێتە ئەستۆ. وهروە باسی محەممەد تەمیم دەکرێت پەرلەمانتاری کەرکووک کە ئەو کەسایەتێکی ئەکادمی و سیاسی قەدیمە و پێشترش وەزیر بووە، ڕەنگە تا ئەندازەیەک لێ هاتووی زیاتر هەبێ و کەسایەتەکەی بگونجێ بۆ سەرۆشی
پەرلەمان و ڕەنگە کارکتەرەشی تریش لە 2 ساتەکان بێتە پێشەوە پێشنیار بکرێ. بەڵ ئەی سەبارەت بە سەلیم جبوری کە باز لەوە کرێت کە خۆی دەرنەچۆتەوە باز لەو دەکرێت کە ڕەنگە لەگەڵ ڕاگەانی نەتیجەکان ناوی ئەویشی تیا بێت کە دووبارە دەربچێتەوە. هیچ چانسێکی نییە بۆ دووبارە بوونەوە بە سەرۆکی پەرلەمانی عێراق؟ لەوە ناچێت چونکە ئەو زۆر بە زەحمەت ئەگە ببێتەوە ئەندام پەرلەمان چۆن یەکسەر دەیکەنەوە سەرۆکی پەرلەمان پێگەکەی زۆر لاواز بوو ئەمجارە. سەلیم جبوریەکە کە لەو پەرلەمانتارانێ کە بردنەوە و نەبردنەوەیان نزیک بووە لە یەکتر و ئەوانە ئەمەلێکیان هەیە لە ئەنجامی ژمارنەوەی دەستییان لە ئەنجای مامەڵەیەکی سیاسی ژێر بەژێر ئەمانە بێنەوە پێش ببنەوە پەرلەمانتار و هەندێک کە لەوانەی بە زەحمەت دەرچوو بوون لە قۆناغی پێش و بکشێنەوە دواوە دەرنەچن ئەمجارە. کەواتە دکتۆر سەلیم جبوری ئەگەر فەرەزەن لە ئەنجامی ژمارنەوەی دەستی چەند سەوتێکیشی بۆ زیاد بکرێ بۆەوەی دەربچێ بەڵام بەختی ئەوەی نییە ببێتەوە سەرۆکی پەرلەمان بەم حاڵەتەی خۆیدا دەبە بە حاڵەتێکی بەقوەتر بە دەنگی باشی هێنا باە کوتلێکی باش لێ دەور باە ئەو جا ئومێد هەبوو کە داوا بکرێت یان پشتیوانی لێ بکرێت بۆی بێتەوە سەرۆکی پەرلەمان. بەڵێ ئەی سەبارەت بە لایەنە کوردیەکان ئێستا کە بۆیەوە تەزویرەوە بینی لایەنە کوردیەکان تێکچووە سەبارەت بە پۆستی سەر و کۆمار پێ دوای یەکلاکردنەوەی قورسە لەنێوە لایەنە کوردیەکان؟ طبعاً بارودۆخی نێوخۆی لایەنە کوردیەکان ئەمڕۆ لە خراپترین بارودۆخیدا هەیە ئەوش لە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی ڕەفتاریان کرد لە خۆراغی ڕابردوودا لە مامەڵەکردن لەگە حیزبە سیاسەکان و کۆتایەکەشی لەم سەختەکاریەکە لە هەڵبژاردنەکانی 12/5 دروست بوو. ئەمە بەهۆی ئەوەی کە ئەو درزەی نێو ماڵی کورد کاریگەرتر بێ فراوانتر بێ مەترسیدارتر بێ وای لێ کرد ئاسۆی کاری هاوبەش لە نێوان حیزبە سیاسەکان زۆر تەسک بێتەوە ومێدەشی ئەو تۆ نەمێنێ بۆەوەی بێکەوە کار بکەن لە حاڵێکی ئاوادا کە پێگەی کورد لاوازە چۆن ڕێک دەکەون لەسەر سەرۆک کۆمارێک بە پێی زانیاریەکانی من تەنانەت لە نێوان پارتی دموکرات کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕاجیاوازەکی زۆر هەیە پارتی بە حەقی خۆی ئەزانێ ئەوزارە ئەوان ببنە سەرۆکی کۆمار و چەند ناوێکیشیان ئامادە کردووە بۆ پێشنیارکردنی سەرۆک کۆماری یەکێتی نیشتیمانی هەروەها هەوڵ ئەدات سەرۆک کۆمار لە لای خۆی بمێنێتەوە ئەو لایەنانەی تریش لە دەرەوەی پارتی یەکێتی بە دوورنی ئەوانیش لە 2 ساتەکاندا کاندیدێک پێشکەشکردن بۆ سەرۆکاتی کۆمار کەواتە ئەگە کورد لە نێو خۆی ڕێک نەکەوێت لەسەر کاندێک بۆ سەرۆکی کۆمار ئەوە چەند کاندیدێک دێتە پێشەوە کە لە ناو پەرلەمان یەکلا بکرێنەوە. بەڵ ینی پێ دوای ئێستا قورسە یەکلاکردنەوەی تاکە کاندێک بە تایبەتی لە نێوانی یەکێتی و پارتیش بۆ پۆستی سەرۆک کۆمار لە نێو یەکێتی و پارتی کە ئەوان ڕێکەوتنی استراتیزیان هەیە و لە ڕابردوودا پۆستەکانیان لە نێو خۆیان دابەش کرده بوو سەرۆکی هەرێم بۆ پارتی بوو سەرۆکی کۆمار بۆ یەکێتی بوو ئێستا کە پۆست سەرۆکی هەرێم سڕ کراوە پارتی بەو ژمارە زۆرێک کورسیەکە هەیەی خۆی بە مەغدور ئەزانێ و پێیوە ئەبێ سەرۆکی کۆمار لە لای ئەوان بێت ئەوان شایستەترن بەم پۆستە بۆیە ئاسان نییە ڕێکەوتنی نێوانیان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان بەرژەوەندەکان ئەوەندە تێکەڵی یەکترە ڕەنگە سازش بە یەکتر بکەن لەسەر چەند پۆستێکی تر لە کۆتاییدا ڕێک بکەون لە نێو خۆیانە. بەڵێ بەس بەڕێزت پێشتر باسیەوەت کردبوو کە بۆ کورد لە بری سەرۆک کۆمار باشترە سەرۆکی پەرلەمان وەربگرن بۆ ئەم خولەش پێدوای هەروە باشترە سەرڕای ئەو تێبینانەی کەیە لەسەر تەزویر بەڵام ئەگەر کورد بۆنم لە نێوان سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار کامیان هەڵبژێرێ باشترە؟ کورد لە هەردوو حاڵەتی پەرتەوازایی و یەک ڕێزیشدا لە هەردوو حاڵەتەکان بە بەڵگەوە دەڵێم سەرۆکی پەرلەمان زۆر کاریگەرترە بۆ کورد بێ لە سەرۆکی کۆمار لەبەرەوەی لە دەستوری عراقی دەسەڵاتێکی ئەوتۆ نەدراوەتە سەرۆکی کۆمار بەڵام سەرۆکی دەسەڵاتی یاسادانان سەرۆکی پەرلەمان دەسەڵاتێکی زۆری هەیە و کاریگەری زۆری هەیە لەسەر دەرکردنی یاساکان کاروگەری زۆری هەیە لەسەر لێک نزیکردنەوەی بیرڕای کوتلە سیاسەکان مامەڵەکردن لەگە کوتلەکان لەسەر ئاستی نێوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەی کورد یان ئەو مەترسیانێکە لەم قۆناغە لەسەر کورد هەیە بە سەرۆکی پەرلەمان تا ئەندازەیەک ئاسانتر چارەسەر دەکرێت و باشتر بە ئامانزیەکانی لەگە لەوەی کە سەرۆکی کۆماری هەبێت بە تایبەتی
لەو چوارچێوە دەستوریەکە ئێستا هەیە سەرۆکی کۆمار جگە لە مەوقعێکی تەشریفاتی پرۆتۆکۆلی شتێکی تر نییە. بەڵێ ئەی بەڕێزەوتت ینی ئەگەر هەیە لە دەرەوەی لایەنەکانی بۆنە پارتیویکێتی لە کوردستان کاندیدی سەرۆک کۆماریش لە لایەنەکانی دەرەوەیکێتی و پارتی شەبێت یعنی خواستە هەیە؟ بەڵێ ینی مافی خۆیان هەموو کەس خۆی کاندیدکە و ڕەنگە هەندێک هاوڵاتی کوردی شەبن کە خۆیان کاندیدکەن چکە دەستور ئەو مافەی داوەتە هەر کەسێک مەرجەکانی کاندید بوو ئینتدابێت دەتوانێت خۆی تەرشعکا و سیڤەکەی پێشکەشکا بۆ پەرلەمانی عێراق. جگە لەوانش ئەو 15 کورسیەی تر لە دەرەوەی پارتیێشەتی ئەگەر هاتوو پارتیێشەتی ڕێکەوتنێکی باشیان لەگەڵ نەکەن ئەوانی ڕەنگە بە مافی خۆیان بزانن کاندیدێک پێشکەش بکەن یا چەند کاندێک پێشکەش بکەن. بەڵام ئێستا ئەو یەکلا بۆ تۆ کەولایەنە بەشداری پەرلەمانی داهاتوو یاخود حکوومەتی عێراق دەکەن تا کاندیدێک پێشکەش بکەن؟ ئەوان لە ئەسڵدا بەشدارن لە پەرلەمانی عێراقی شەرت نیە بەشدار بن لە حکوومەت بەس ئەوان ئەندا پەرلەمانیان هەیە و کاری پەرلەمانی دەکەن و کاریگەری خۆیان دەبێت لەسەر متمانە بەخشین و متمانە سەرنەوە بە سەرۆکی کۆمار و بە سەرۆکی وەزیران و بە وەزیرەکان و بە هەر شتێکی تریژبی کاتە ئەو مافەیان هەر لە بەردەستە ئایا بەکاری دێنن یا بەکارێنن ئەو دەگەڕێتەوە بۆ بڕیارە سیاسەکەی خۆیان لە ڕۆژانی داهاتوو لایەنەکان کۆبوونەوەیان هەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ڕەنگە لەم بابەتەش گفتوگۆ بکەن و بڕیاری پێویستی لەسەر بدەن. باشە ئەی ڕای بەڕێزت چییە وەکو پەرلەمانتارێکی پێشوو بە باش زانی کەوان بایکۆتی پەرلەمانیش بکەن دوێ و تەزویرەی کە لایەن کرا بایکۆتی حکوومەتیش بکەن یاخود بەشداری بکەن تۆ چۆن بە باش زانی بۆ مەسەلەی کورد لە عێراق؟ بایکۆت چارەسەر نییە باشتر وایە کە ئەوان بوونیان هەبێت لە ناو پەرلەمانی عێراق و لەوێ بیرڕاکانی خۆیان باس لێ بکەن و لەوێ پرۆژەکانی خۆیان بخەنە ڕوو و لەوێ پەیوەندە سیاسیەکانیان بەهێز بکەن لەگەڵ لایەنە سیاسەکان و لەوێ ئەوان دەنجی ڕەسەن و ڕاستەقینەی خەڵکی کوردستان بن و ئەوە لەوێ پیلانی دژ بە کورد یان بە ڕێکەوتنە ژێربەژێریەکان یان بە ژۆندی حیزبەکان ڕیسوا بکەن و ئاگاداری خەڵک بکەنەوە کە چی ئەکرێ و چی ناکرێ بەڵام مەرزیە بەشداری حکوومەت بکەن چونکە بەشداریکردنی حکوومەت بە ڕقەمێکی بچووک کاریگەرێکی ئەوتۆی نابێ بەڵام بەشداریکردنی پەرلەمان چارەسەرشی زۆر باشە. بەڵێ بەسەبار بە جێگیری سەرۆکی پەرلەمان کە پێشتر لای بزوتنەوەی گۆڕان بوو پێشبین دەکەم جارش بۆ لایەنێکی دەرەوەی دەسەڵات بێت دەرەوەی یەکێتی و پارتی بێت جێگیری سەرۆکی پەرلەمان یان قورسە؟ لە کەشەشی وەکو ئێستادا کە هیچ ڕێکەوتنێکی سیاسی و هیچ گفتوگویەک نەماوە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵات لەگەڵ حیزبەکانی تر ئەوان ئامادەنینە بەبێ مامەڵە یان بەبێ سازشکردن بۆ یەکتر ئەم پۆستە تەسلیمی گۆڕان یا غەیری گۆڕانیش بکەن بەڵام ئەگەر هاتوو ڕێکەوتنێکی سیاسی ژێربەژێر بۆ خۆیان بکەن بۆ دابەشکردنی پۆستەکان بە دوور نییە بۆ ڕازیکردنی لایەنێک لە لایەنەکانی نێو ئۆپۆزیسیۆن ئەم پۆستیان پێ بدەن. بەڵام سەبارەت بە داواکاری پارتی و یەکێتی کەیان ئێستا بۆ لایەنەکان کە داوا دەکەن مەسەن لایەنەکان بەیەکەوە بڕۆن بۆ بەغداد پێ دوایە دوایەم تەزویرە مەجالێک ماوەتەوە بەوەی کە ئەم لایەنە لەگەڵ یەکێتی و پارتی جارێکی تر بێکشان بڕۆن بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەت؟ بەڕای من زەمینە ساز نییە بۆ ئەم ڕێککەوتنانەوە بۆ ئەم یەک ڕێزیە کە باسی لێوە دەکرێت چونکە معقول نییە لە دواوە خەنجەرت لێ بدات و دوای داوای هاوکاریش لێ بکات لە پێشەوە ئەوە نابێ تۆ دەبێ لەگەڵ من مامەڵی خۆت چاک بکەی عادیلانە بێ ئەوزە بتوانی داوام لێ بکەیکە بەیەکەوە بین هاوکاریت بکەم پشتیوانیت بکەم چونکە بوونی ئەم جارەی هێزیان ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی عێراق چوونیان بۆ ناو هاوپەیمانێکی کوردستانیان پشتیوانیکردنیان لە هەردوو لیستەکەی پارتی وێژێتی هیچ شتێک بۆ خۆیان نامێنێتەوە ئەوان تەنها دەبنە لەگەڵ بوو دەبنە پشتیوان بۆ ئەم دوو حیزبە بۆیە هەنگاوێکی سیاسی زیرەکانە نییە ئەگەر هەر حیزبێک لەم 5 حیزبەی دەرەوەی پارتی وێژێتی بڕیار بدا بچێ بەگەڵ بکەوێ ڕەگەڵ بکەوێ و لەو کۆبوونەوەە بەشداری بکە چونکە لە کۆتاییدا هیچ ئەنجامێکی بۆ ئەو نییە بەڵکو هەموو هەوڵەکان و مادوونەکانی
لە خزمەتی لایانی بەرامبەرە. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بەوەی کە بەرەز وتت بایکۆت چارەسەر نییە بۆ بەتایبەت ئەوەی کە بەشداری پەرلەمان بکەن باشە، بەڵام پێت باشە چۆنێن لایەنەکان بەشدار بن هاوپەیمانە تێک پێک بێنن بەو 15 کورسی کاریگەرێکی ئەو تۆی دەبێت کە بەڕێز دەڵێت وا باشە بەشداری بکەن؟ بەڵێ بێگومان ئەم 15 کورسیە یان هە نەبێ 11 کورسەکەی تر بە تەنها هیچ کاریگەریەکیان نابێ من دڵنیای دەدەم، بەڵام بەیەکەوە ئەگەر هاوپەیمانێکی دروست بکەن ئەتوانم بڵێم کاریگەریان دەبێ و دەتوانن ڕای گشتی بگۆڕن و ئەتوانن زۆر کاری هاوبەش بەیەکەوە بکەن. خۆسکە بۆ هەڵبژانی پەرلەمانی کوردستانیش هەر چوار لایەنەکە بیان توانی بابەیەک لیست بەشداریان کردبا و ئومێدەشیان دابای و خەڵکی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.